ساڵی 2008 و مانگی ڕەمەزانە کۆمەڵێک گەنجی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیاریاندا چالاکیەک بڵاو بکەنەوە بە ناونیشانی باڵاپۆشی سیمای گەشی ئیمان و ڕەونەقی جوانی ژیانە بەو ئومێدەی کچان و ئافرەتانی کوردی موسڵمان لە دوای مانگی ڕەمەزان سەرپۆشەکانیان لانەبن و ئەو ڕێبازە پیرۆزە بگرنە بەر. پرۆژەی سنبولی نور یەکێکە لە پرۆژە بەهاو بە نرخەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە ساڵی 2008 ئەم پرۆژەیەمان ڕاگەیاند. دیارە ئەم پرۆژەیە تایبەتە بە ئەو خوشکانی کە بڕیاری باڵاپۆشیە دەن. لە سەرەتایە ئێمە ئەم پرۆژەیەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕاگەیاند کە ئەتوانین بڵین بە ژمارەیەکی زۆر لە خۆی تێئەپەڕان لە هەزاران خوشک بەرە و پیری پرۆژەکە ئەهاتن کە بڕیاری باڵاپۆشییاندا بوو. ئێمەش چەند بەرنامەیەکمان هەبوو لە ناو پرۆژەکەیە، یەکێک لە بەرنامەکان بریتی بوو لە کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و وەرگرتنی داتای ئەو خوشکانی کە ئەو بڕیارەیان داوە بۆی بتوانین لە زووترین کاتا پەیوەندیان پێوەکەین و هەر پێویستیەک کە پەیوەندی بە باڵاپۆشیەوە هەیە ئێمە بۆیان جێبەجێ بکەین. دیارە ئێمە ئەم پرۆژەیەمان وردە گەورە کرد، وامان لێ کرد کە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بگرێتەوە کە ساڵانە ئەتوانین بڵین بە هەزاران خوشک بەشدار بوو لەم پرۆژەیە و لە هەموو شوێنەکانە ئەم پرۆژەیە بەرنامەکانیمان بڵاو ئەکردەوە، بۆ نمونە لە مۆڵەکانە، لە زانکۆکانە، لە مەکتەبەکانە، لە ناو بازاڕە کە خۆشبەختانە ئێستاش خوشکان لە ناو بازاڕە چەندەها خوشک لە سەردەستی ئەوان بڕیاری باڵاپۆشییان داوە کە ئەچن بۆ نمونە نامیلکەیەکی پێشکەشەکانیان شیعارێکی باڵاپۆشی پێشکەشەکەن زۆر خوشک بە ئەو پەڕیسی نەفراوانیەوە توانیوێتی ئەو بڕیارە بدات و ئەو داوای خی پەروەردگار جێبەجێ بکە. ئەمە سەرەتای دەستپێکی جوانی پرۆژەی سنبولی نوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو. وەک دەزانرێت ڕۆژی 1/2 هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی باڵاپۆشی دیاری کراوە. تیایدا ئافرەتانی موسڵمان کار و چالاکی تایبەت بەو ڕۆژە ئەنجام دەدەن. ڕێکخراوی قوتابیانیش هەموو ساڵێک لەژێر ناونیشانی پرۆژەی سنبولی نور چالاکی جیاواز ئەنجام دەدات. ئێمە بە دروشمی باڵاپۆشی سنبولی نوری ژیان و ڕەونەقی جوانی ئیمانە دەستمان پێکرد. لەو کاتە دەستمان کرد بە ناونووسینی ژمارەیەکی زۆر کچان کە بەوەی ڕەمەزانەوە کە لەچکیان کرد و ئامانجبانەوە بوو کە ئەو خوشکانەی لە ڕەمەزاندا خوای گەورە هیدایەتی دابوون دوای ڕەمەزان لەچکەکانیان دانێنێن. بۆیە هەستین بە ناونووسینی کچان لە تەواوی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەو کاتە زیاد لە 1300 کەسمان نووسی بوو. دوای ڕەمەزان هەستین بە خەڵاتکردنیان بۆ ئەوەی کە هانیان بدەین کە بەردەوام بن لە حیجابکردن. ئەو پرۆژەیە یەکێک بوو لە ئامانجەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کارکردن بوو لە گەنج لەسەر گەنج و بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و پابندبوونی گەنجان و توێژی قوتابیان بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ئەو پرۆژەیە توانیمان لە ساڵی 2008 بە بەردەوامی کاری لەسەر بکەین بۆ چەندین ساڵ و هەر ساڵە بە جۆرێک چالاکی ئێمە لە خزمەتی قوتابیانی ئازیزا بووین تا لە کۆتایەکانی ساڵی 2020 و 2021 ئێمە توانیمان ببینە ئەندامی ڕێکخراوی جیهانی ئیسلامی بۆ باڵاپۆشی کە ئەوان ڕۆژی چەندانە بوو لە 1/2 هەموو ساڵێک کە پێوترا ڕۆژی جیهانی باڵاپۆشی. دواتر ئێمە کارەکەمان گواستەوە، هاوتەریبمان کرد لەگەڵ ئەو ڕێکخراوە و باڵوێزێکمان هەبوو لەو ڕێکخراوە کە توانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و پرۆژەی سنبولی نور بگەینێتە ئەو ڕێکخراوە و کارەکەمان لە ڕێکخراوەوە ئەنجام دێن. دیارە سنبولی نور واتە هێمای سوورەتی نور کە سوورەتی نور تێکرا باز لە ئافرەتانێک. پرۆژەی سنبولی نور بۆ ماوەی 16 ساڵ و لە ساڵڕۆژی ڕاگەاندنی پرۆژەکە لە سەرجەم ناوەندە جێجیاکان و شوێنە گشتیەکان کار و پرۆژەکانیان تایبەت کردووە بە ئافرەتانی باڵاپۆش کە ساڵانە زیاتر لە هەزاران نامیلکە و پروشەر و فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەدان گوڵ و سەرپۆش دابەش دەکرێت. جیاواز لە ساڵانی پێشتر لەم 3 ساڵی کۆتاییشدا ئاڕاستەی کارەکانیان گۆڕیوە، نەک تەنها تایبەت بە ئافرەتانی باڵاپۆش بەڵکو بەگشتی بۆ سەرجەم ئافرەتانی تر بە هەندانیان بۆ ئەنجامدانی ئەو فەرزە گەورەیە.
بێگومانێمەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە پرۆژەی سمبولی نور وەکو پرۆژەیەکی سەرتاسەری ڕادەگەێنین. لەم پرۆژەیەدا توانراوە سوپاس بەخوای گەورە سوود و کەڵک بە سەدان و هەزاران خوشکی بەڕێز و دیندار و خواناسی ئەم وڵاتە بگەێنرێ و سوپاس بەخوای گەورە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بە سەدان و بگرە بە هەزاران خوشک سوپاس بەخوای گەورە پابند بوون بە باڵاپۆشیەوە و ئێمە دووبارەی دەکەینەوە پابند دەبین بە ئەوەی کە ئەم پرۆژەیە ساڵانە ڕابگەێنین و بە شێواز و هۆکار ڕێگای جۆر بە جۆر بۆ خزمەتی خوشکانی بەڕێزی ئەم وڵاتی ئێمە بۆ پابندبوونیان بە پەیام و بەرنامەی خۆی پەروەردگارەوە. بێگومان باڵاپۆشی خوشکان ڕەمزێکی گەورەی دینداریە و دەستگرتن بە بنەماکانی پەیامی پیرۆزی ئیسلامی بێگومان هۆکاری سەرکەوتنی کۆمەڵگاکەمانە. سمبولی نور بە چالاکیە جیاوازەکانی دەناسرێتەوە. ساڵ بە ساڵ فراوانتر و جیاوازتر کاری لەسەر دەکرێت بۆتە جێگای دەستخۆشی شەقام بەگشتی و خوشکانیش بە تایبەتی کە کاریگەری زیاتر تیا دەرکەوتووە.